ئەم شووراسپیان مۆنومنتی JFKە کە کورتراوی ناوی جۆن فیتزجێرەناڵ کەنەدیە کە بە جۆن کەنەدی ناسراوە هەرچەندە جۆن کەنەدی لە واشنگتن بە خاکسپێدرا بەڵام لە ویلایەتی تەکساس لە شوێنی ڕووداوەکە مۆنومنتێکی تایبەتی بۆ دروستکراوە کە تا ئێستاش بە بەردەوامی ژمارەیەکی زۆر گەشتیار ڕوو لەو شوێنە دەکەن و گوێ لە چیرۆکەکە دەگرن و وێنەی دەگرن. بۆ ئاسانی هاتوچی گەشتیارانیش باس و پاسکیل و ماتۆرسکیلی تایبەت ئامادەکراوە. ئەو شەقامەی ڕووداوەکە تێدا ڕوویداوە بۆ تەجێ فرۆشتنی گردە ڤیدیۆ و ڕۆژنامە و گۆڤار و هەموو بابەتانی پەیوەندیان بە چۆنێتی ڕوودانی کوشتنی جۆن کەنەدیەوە هەیە. Well, I come to the John F. Kennedy Memorial to gather more information about him. من هاتووم بۆ سەردانی شوێنی ڕووداوەکە بۆ ئەوەی زانیاری زیاترم هەبێت لە بارەیەوە. ئەو سەرۆکێکی زۆر باش بووە هاوکات من لەدایک نەببووم بەڵام لە قوتابخانە خوێندومە. ئەوە زۆر ناخۆشە پیاوێکی ئاوا باش بکوژرێت لە هەموو شارێکەوە خەڵکی دێن بۆ ئێرە بۆ سەردانی شوێنی ڕووداوەکە. لە کاتێکدا جۆن کەنەدی نزیکەی 2 ساڵ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بوو بەڵام بەهۆی جێبەجێکردنی بەنامەی ئاپۆلۆ گەشتی مرۆڤ بۆ ئاسمان کە ڕووداوێکی جیهانی بوو جۆن کەنەدی زیاتر بووە کەسایەتێکی ناوداری جیهانی. جۆن کەنەدی لە 29 پێنجی 1970 لە بروکلین ماساچوس لەدایک بووە کە دەکەوێتە نزیک نیویۆرک هەڵگیری 2 ڕوانامە بووە لە بواری مێژوو زانستی سیاسی لە ڕیزبەندی سەرۆکەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا جۆن کەنەدی 35یەمین سەرۆک بووە. John Kennedy was one of our famous presidents. ئەو سەرۆکێکی ناودارە لە هەموو کتێبخانەکانی ئەمریکا زانیاریت لەسەری دەست دەکەوێت. ئەمە کتێبەکە لەسەر مێژووی ئەمریکا کە جۆن کەنەدیش بەشێکە لەو مێژووە. The library is free to anyone. لە ڕۆژی 22/11/1963 لە تەمەنی 46 ساڵیدا جۆن کەنەدی لەگەڵ جاکلینی هاوسەری بە سەردانێک دەچێتە ویلایەتی تەکساس. لە شاری داڵاس و لە کاتی تێپەڕبوونی کاروانی ئۆتۆمبیلەکەی بەناو جەماوەری شارەکەدا لە شەقامی ئالمدیلا پلازا لە کاتژمێر 12:30 خولەکی دوانیوەڕۆ تیرۆر کرا. لی هارڤی ئەزواڵد لە پەنجەرەی نهۆمی شەشەمی بینای شارەوانی شارەکەوە بە قەناسەکەی بە 2 فیشک کۆتایی بە ژیانی جۆن کەنەدی هێنا. هەبوونی ئەم ڕووداوە لە ناوچەکە بۆتە هۆی ئەوەی گەشتیاران کە سەردانی داڵاز دەکەن بە تایبەتی سەردانی ئەم جێگەیەش بکەن. ماردین ئەحمەد NRT داڵاس تەکساس.